کێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار. زنجیرەی 23ەم. تەواو 2 ساڵ و 10 ڕۆژ ژیانم لەو بیمارستانە ڕابرد. دوکتور کە مەرەخەستی دەکردم گوتی نابێ خۆت زۆر ماندووکەی، دەبێ خۆراکت خۆش بێ، نابێ سەرما و گرما لێتدا و دەبێ و نابێی زۆر. ئەی خودایە، من ساغ و سەلیم ڕۆژێ 20 سەعات گرانترین کارم دەکرد، قەت نانی وشک و پێخۆرێکم نەدەگەینە یەک. ئاسمان دوور و زەوی سەخت، ئەم جار چ بکەم؟ ژان واڵژانم لە ڕۆمانی هەژارانی ڤیکتۆر هۆگۆ دەهاتە بەرچاو کە پاش زیندان شەو لەبەر باران دەتلیساوە، ئەنوایەکی نەبوو خۆی دەبنداوە شێرێ. دەیگوت حەبسەکەم چاتر بوو، هیچ نەبێ سەربانێک لە بارانی دەپاراستم و ڕایەخم تەختە بوو. 2 ساڵ و 10 ڕۆژ خۆش و ناخۆش هەرچی بوو، کارم خوێندنەوە و فێربوون و خەو بوو. نان هەبوو، تەخت و پێخەف هەبوو. چۆن دەتوانم کاری جارانم بکەم و ئەوی بە ساغی بۆم نەدەلوا بە نەخۆشی پەیدایکەم. بۆ نەکبەتیژ لە پێشدا کەلاوێکی ڕۆحسووک و لەشسووک بووم و قورساییم لە 53 کیلۆی تێنەدەپەڕاند. لە بیمارستان ببوومە 80 کیلۆی هەڵیزاوی تەمبەڵ. لە چیاوە بەرەو بەیروت دەهاتین و من لەو خەیاڵاتانەدا خنکا بووم. ئاگام لە مەحموودی بێزەواد نەما بوو. لە بەیروت چووینە ئوتێل، قەرارماندا چەند ڕۆژێک گوچان بدەین و شاری بەیروت ببینی. شەو لەسەر داوای عەزیز چووینە تیاتر، تیاتری عەرەبیش، یانێ هەڵپەڕینی ژنی ڕوود لە بەرچاو تماشاچیان. کەیفم نەیگرت، زوو هەستام. عەزیز گوتی زۆر خۆشە، تۆ بڕۆ من شارەزان بێمەوە ئوتێل. ڕۆژانە بە شاردا دەگەڕاین. ئێواران عەزیز ڕاست دەچوە تیاتری خۆی و من دەچوومە سینەمایەک. گوتمان با بچینە مەتەبی دکتۆر حەبیب و سەر و 25 لیرەی حەقی معاینەی بدەینێ و لێرەش خواحافیزی لێ بکەین. دکتۆر دەستگایەکی هەبوو شاهانە، منشی و پەرستار و هەیتوهوت. گوتی من لە ئاسایشگا مەرەخەسم کردن، هاتوون پوڵم بدەنێ؟ وەرن تماشاتان دەکەم، بەڵام باسی پوڵ نەکەن. عەزیز دیاری بۆ منداڵانی خۆی دەکڕی. گوتی دەترسم پوڵی سەفەرم نەمێنێ. مەترسە، من 6 لیرەم لە لای برادەرێکی کوردی شامی داناوە بۆ ڕۆژێکی وا. هەردووکمان دەگەیەنێتەوە بەغدا. هاتینە شام، 3 ڕۆژ ماینەوە. چووینە زیارەتی جامیعی ئەمەوی و قەبری سەلاحەددینی ئەیوبی. کە چووینە مزگەوتی ئەمەوی، من شاپۆیەکم لەسەر و کراوات لە مجیەور خۆی دە من نەگەیان. چوو بەلای عەزیزەوە کە جلی حاجی کوردی سولەیمانی فشوفۆڵی دەبەردا بوو، عەترێکی دەبەری دەستی هەڵسوو. بەڵام ئەو هیچ پوڵی نەدایە و شوێن من کەوت. کابرا قسێکی کرد، گوتم ئەوە دەڵێ گوم بکردایەتە ناو دەستی باشتر بوو. کاکە حەوز و ئاو لەکوێیە؟ بۆچی تا دەستم لە گوی ئەو کابرایە دەشۆمەوە. شەوێ کە دەبوو بەیانی لە شام بڕۆین، کاک عەزیز هیچ پوڵی نەما بوو، بە تەمای پوڵی من بوو. ئەو شەوە برادەرەکەم دۆزیەوە، گوتی پوڵەکەم بۆ ناردوویەوە. هەی نەکەی، مریشک هەرقاچێکی هەیە بۆم ناردوویەوە. بە کێدا نازانم. هیچم بە عەزیز نەگوت. چێشتەنگا و چوین بلیتی ئۆتۆبوس ببڕین. بلیتێکم بە 20 لیرە بڕی. 2 لیرەمدا بە ترێ و نان، بۆ خۆم 3 لیرەم پێما. عەزیزم بە بلیتەوە دامەزران. ئەدی تۆ حاڵ و حیکایە دەوەیە، تۆ بگەوە من دە بەحریشم هاوێن تەڕ نابم. عەزیز فرمێسکی هاتە خوار و بە نیگەرانیەوە دەستی بۆ هەڵێنام و ڕۆیشت. هەرە و ڕۆژە 4 فێرکاری کوردی شام هاتنە لام. نەقلم بۆ گێڕانەوە. هەر 4یان شەو چوو بوونە سەر کابرا و بە چەقە و هەرا 45 لیرەیان لێساند بوو. دوای 2 ڕۆژ منیش بەرەو بەغدا بوومەوە. جێگای مێردان خون تەندورە. چوومەوە ماڵی مام حوسێن. برای دوور وڵات بەخێر هاتیەوە. 2 ساڵ و چەندێک لەسەر تەختێک ڕاکشێ. 27 کیلۆ گۆشتی سست و فشەڵت لێ زیاد بێ. چۆن دەتوانی کار بکەی؟ چەند ڕۆژێک 20 میتر بڕۆی بام، دەبوو دانیشم تا نەفەسم دێتەوە سەرخۆ. ڕۆژێک دەگەڵ برادەرێکا چووینە چاخانەیەک، خونم خستە سەر کورسی، قرچەی کرد، زۆر بە خۆدا شکامەوە. کابرای چایچی هات، باوەڕکەن من لە کەنگەوە دەچووم، هەرنی خەی دەهات. پێم خۆش بشکاندت، بە قوربانت بێ، من پیاوی وام خۆش دەوێ.
زۆر لە ئاشنایانی پێشوو تا نەم گوتپا من کێم نیان دەناسیمەوە وردە وردە لە سایە قەدەم لێدانی زۆرەوە تۆزێک هاتمەوە سەرحاڵ و بە دۆست و ئاشنایانەوە گەڕام کارێکم بۆ بدۆزنەوە. برادێک گوتی لە گاراجێکی کوردان نووسەری باریان دەوێ بەغار چوین خاوەن گاراژ دەستوری کاری نیشاندام زۆر حاسان بوو. زۆر سوپاست دەکەم تۆزێکم تێوە ڕامە. برادەکەی بردە کەنارێک و سرتەیان کرد. وەرە با بڕۆین ئەو کابرایە لێ پرسییم ئەوە هەژارە بەڵێ بەخوا من ڕێم ناکەوێ هەژارنۆکەریم بکە. ویستم کۆنەفرۆشی بکەم چوومە لای جوولەکەیەکی کۆنە سابلاغی بە ناوی ئەبوو سەلمان. کۆنەی لە ئەمریکاوە بۆ دەهات تێی گەیاندم کە ئەو کارە بۆ من دەست نادا دەبێ خەیات و تووچیم هەبێ و دووکانی بۆ بگرم و زۆر شتی تر. عکاسە کوردەکەی نردبوومیە لای شاڵچی گوتی فێرە عکاسی فەورید دەکەم کە چەماشێنێکی کۆنی دامێ و 2-3 ڕۆژ دەرسی دادام و کەوتمە کار. سندوق بەسەر شانەوە بە کۆڵاناندا بگەڕێ کێ عکس دەگرێ لە پیاوی شەهرداریش بترسا کە نەتگرن و ماشێنت لێ نەشکێنن. ڕۆژی باران و هەور کار نییە ماشێن زۆر شلکارە کابرام لە بەرامبەرم ڕاست و پاستە دەکرد. بڕوانە ئێرە بزە بێنە سەر لێوت 1 2 3 4 5 6 کابراوە ڕاز دەبوو لە جێدا بزوت من هەر هەتا 6م گوت جاری وابوو دەبێ 20 یان 30 بژمێرم. ڕۆژانی تاوساو هەر لە تاو هەڵاتەوە تا خۆراوە کەم ڕۆژ چارەگە دینارێک و زۆر ڕۆژان 150 تا 100 فلسم کار دەکرد. ئەویش دەبوو مەسرەفی کاغەز و دەرمانی لێ بدەم گاڵتەی منداڵ و بێکارانیش لە جێی خۆی. لە هیچ ساخانەیەک نەیان دەهێژدانیشم چونکە 20 منداڵم بە شوێنەوە بوو. لەسەری کۆڵانێک ڕادەوەستام برادێکم دەکردە تەپکەی مشتری هەر کە کەسێک لەو لاوە دەهات برادەرەکەم لە بەرامبەرم قید ڕادەگرت سرم دەبردە بن پەردەی ڕەش دەمگوت تاریفم بکە تا ڕێبوارەکەش عکس بگرێ. دەگەڵ حەمە ڕەشادی کۆنە هاوکارەکەی ڕێستورانی خەیام چاوەخانوویەکمان لە گەڕەکی سابوونکەران بەکرێ گرت و پێکەوە دەژیای. حەما ببووە قاوەچی لە سوچێکی تاریکی بازاڕی زێڕینگەران. ڕۆژانە هەر کەس دەچوینە کاری خۆمان و شەوانە دەهاتینەوە کونە ڕەش. ڕۆژێک هەور بوو حەمەش نەچووە کار گوتمان با یاڕەڵماسی بکڵێنی من چوومە بازاڕ یاڕەڵماسیم کڕی و هاتمەوە. حەمە لە ماڵ دەرچوو بوو زۆرم چاوەنۆڕی کرد نەهاتەوە نانی خۆم خوارد و چوومە دەر. چوومە سینەما دەگەڕانەوەمدا لە کۆڵانێکی تەنگ ڕەفیق چالاک ڕوبەڕووم دەهات جاوەرە بگەڕێەوە و هەڵێ بەدڵەکتەوە هاتمەوە ماڵی چی؟ کورسی شکاوە لێفە هەڵدراوە دەدگوت شەڕەگای تێدا کراوە. دەر و جیران هاتن گوتیان حەمەیان بەکە لە پچەکراوی هێنا ماڵیان پشکنی و بردیان. ئای بە خێری ناسەلامەتی خۆ حەمە حاڵی لەمە خراپترە. هەر هێندەم بۆ کرا لێفە و سەنیرێک هەڵگرم و دەرکە داخەم و بەو تەنگی نوێژی شێوانە خۆم بە ماڵە مام حوسێن داکەمەوە. دوای 20 ڕۆژ حەمە گەڕایەوە پیاوێکیان لە سلێمانی لەسەر دزی حەپس کردووە. دەناو پرسیاراندا گوتوویە کەسێک کە ساڵێک لەمەوبەر بۆمبای دەماڵی حاکم سەعید هاویشتووە نۆکەری شێخ لەتیفە و ناوی حەمەیە. حەمەیان بەرەو سلێمانی بردووە و زۆریان تێ هەڵداوە و پاش چەند ڕۆژ نیشانی دزایان داوە گوتوویە هەو نییە بەریان داوە. ماشینی عکاسیم بردەوە بۆ کابرای خاوەنی و گوتم بەو کارە بەڕێ ناسم و دەر نابم. ئەدی چۆنە ڕۆژانە دوکانەکەم بۆ خاوێنکەیەوە و کاروباری بازار چوون و شت بۆ ماڵکڕین وەستۆگری مانگی 4 دینارت دەدەمێ. کەوتمە سەر پیشەی پێشوو دووکان گەسکدا کاشی بماڵە شوشە خاوێنکەوە کە وەر و کەلەم و گۆشت و مۆش بەرەوە ماڵی وەستا جار جار ئاگاشن لە منداڵان بێ و تۆزێکیان بگێڕە و تێر گوێر لە پرتە و بۆڵە و چەقە و شەڕزنێوی وەستاژم بێ. کونە سەگێکم لە گەڕەکی فەوزەت عەرەب گرت کە خانوویەکی کۆنی یەکتەبەقە و 4 ماڵی تری تێدا بوو. بەیانی نان و چام دەخوارد دەچوومە سەرکار دوکانم پاک دەکردەوە تا وەستا دەهات. لە پاشکاری بێگاری ماڵ دەهاتمەوە بەرامبەر بە وەستا لەسەر کورسیەکدا دەنیشتم خەو دەی بردمەوە. سەعات 8 شەو جاری وابوو سەعاتدا بەرەو ماڵ دەبوومەوە. نیوە ڕۆیان سەمونێکم بە تۆزێک پەنیرەوە دەکڕی و دەم خوارد شەویش هەر شتێکی وا. مانگێ دینارێکم کرێخانوو دەدا دەبوایە ڕۆژێ بە 100 فلس کە دەکاتە 2 تمەن بژیم. خود تراش و تیغم هەبوو نەم دەتوانی یاوێنەیەکی تڕم بکڕم. لە بەراوی قاپی بنڕەشی دەرمانی عکسدا ڕیشم دەتاشی چونکە مەمنوع بوو بسمە بەراوێنەی خۆ لە بەرجوانکردنی مشتریەکان. نازانم تاوان گاز ببوومیان چی زۆر خراپ نەخۆشکەوتم وەستا بەزای پێم داهات. بردمێ ژوورێکی چۆڵ لە ماڵەکەی خۆیدا
کۆنە متبەقێک بوو تاریک، دەرگاکەی کە دەکراوە جیڕەی مێشکی پیاوی دەزرینگاندەوە. تەختی ژوورەکەش خۆڵە پۆتینە و مشک جلیت بازیان تێدا دەکرد. وا کە ساز بووم نەم دەتوانی سەر هەڵێنم، تینوم بوو، کەس نەهات سرم بدا و بڵێم تۆزێک ئاو. لە بەیانی تا ئێوارە بەنەوبەتێ و تینوایەتی مامەوە و کەس چراشی هەڵ نەکرد. وەستا کە شەو هاتەوە هەر لە ڕێوە دەگەڵ ژنەکەیدا تێک بەربوون، خۆی هات چرای هەڵکرد و ئاوی دامێ و چوو دکتورێکی هێنا. دوای 7 ڕۆژ ڕاست بوومەوە. چیرۆکی وەستاکەشم تۆزێک سەیرە، پیاوێک لە تیلەکۆ کوژراوە، 2 کوڕی 9 ساڵە و 8 ساڵەی لە پاش بەجێ ماوە. بە ناوی حەمە و گەردالی دایکیان مێردی کردوێتەوە و بەڕەڵدا کراون. کلاشکەرێک وە خۆی گرتوون وە دێهاتی خستون کۆنە پەڕۆ کۆکەنەوە. لەو کارەوە ڕەز بوون، هەڵاتون، یەکێکی تر کردوونی بە دواشوان. ئەو جارە کەوتونە لای خانەقین و میوەیان پێچنیونەوە، با بچینە بەغدا، کار زۆرە. بە پێکەوتونە ڕێ لە هێز کەوتون، تووشی عەزەمی گاریە سوار بوون کە دەستنە زیارەتی کەربەلا. مامە گیان سوارمان کە کێ جنێ و بە عومەر بدا سوار بێ. حەمە دەڵێ ساوەڵا بژمرم گوێم بە ئیمام عومەر نادەم. گەردالی دەڵێ وە قەنگ باوک عومەرەوە، ئەگەر پیاک بە کەرێکی بۆ ئەناردم سواری بم. گەردالی سوار و حەمەی کاکی بە پا دەگەنە بەغدا. هەر یەک لە گەڕەکێک دەبنا و کێشی ماڵان. گەردالی 8 ساڵە ئاو کێشی گەڕەکە ئەرمەنیە کە زۆر ماڵە شۆری و ترک زمانیشی تێدایە. ئاو کێشە و سەر بە هەموو ماڵاندا دەکا. زۆر زوو لە ناچاری فێری زمانی ئەرمەنی و ئاشووری و تورکی و عەرەبی دەبێ و کوردیش زمانی خۆیەتی. کاتێ نووسینی پێناز دەبێتە باو ناوی گەردالی دەگۆڕێ و دەڵێ ناوم بڵای ما. ئیتر لەوێ دەمێنێ و ئاو کێشە تا بە سەرباز دەگیرێ. لە زیاتی ئەرکی سەربازی دەیبەنە دادگای نیزامی، دەیکەنە تەرجمانی سەربازانی عێراقی کە زمانی هەمووانی دەزانی. لە دوای سەربازی دێتەوە گەڕەکی خۆی، لولە کێشراوە و ئاوکێشی نەماوە، دەبێتە نۆکەری ماڵە هەرمەنیەک کە یەکەم عەکاسی بەغدایە. ئەرمەنی دەیەوێ بەهرەی پتریلی هەڵکڕێنێ، پاش کاری ماڵ دەیبا کاری دوکانیشی پێدەکا. لەوێ فێرە عەکاسی دەبێ و کوێرە خەتێکیش فێر دەبێ و دەبێتە وەستا برایمی وێنەگر. زڕکچی کابرایەکی خانەقینی دەخوازێ و لەو دەمەدا کە من شاگردی بووم کوڕێک و دوو کچی هەبوو. وەستا کە دەردی بێکەسی و هەژاری زۆر چێشت بوو، پیاوێکی نەرمونیان و خۆشزمان و خاوەن بەزەیی بوو. بەڵام خادمەلەکی ژنی ژن نەبوو، ژام بوو، کەس لەو ڕووگرشتر، لوت بەرزتر، ناحەستر، خوێڕی و بێکارەتر، پیس و پۆخڵتر، زمان شەڕتر نەبووە و نابێتەوە. لە بەهانە دەگەڕا کە شەڕێک بە مێردەکەی بفرۆشێ و خۆی لای خەڵک هەڵکێشێ و بە چاوی سووک بڕوانێتە شاگردی مێردی. هەر دەردی منداڵە چکۆڵەکانی پێیان دەگوتم تۆ شاگردی ئێمەی، ئەتوانین دەرت بکەین. وەستا خانوویەکی باشتری بەکرێگرت و تاغێکی لە خۆی زیادی تەرخان کرد کە زڕخەزوورەکەی و من تێابژین و کرێن نەدەین. مام کەریمی زڕخەزوورەی لە پیرە پیاوەکانی مێشەگڕزیوی بیرعەشایری بوو. ساڵە هاچەتەیی کرد بوو، ببووە کرێکار و پاستار لە کەمپی لەشکریانی ئینگلیزدا. بەسەری پیری و فەقیری لە بەغدا عەمەلەیی دەکرد. ڕایەخمان حەسیری بۆریا بوو، سەر و لێفەمان لەسەر ڕادەخست. مقەڵیەکمان دەگەشاندەوە بۆ چالێنان و پۆلی قلیانی مام کەریم. قلیانی وەک موسڵمانان نەبوو، دارەکەی سەرەوەی دەناو شوشە دەرمانێکی دەمزل دەناو دەستی بە قڕفشت دەکرد. ئەغڵەب شەو لە بیری دەچوو شوشەکەی هەڵبڕێ، لە دارەکەی دەنەوی و شوشە دەشکا و پۆل و بڵاو دەبوونەوە. هەی بگەیە تا حەسیر و لێفە نەسووتاون. بەخوا بەدبەختی گرتومی بەرم نادا. مام کەریم گیان شوشەکەت بایی دەفرسە، سبەی بۆت دەکڕمەوە. شەوانە لە چیرۆکی خۆی و باسی چەتە و دزانی تەواو خۆشم دەهات. شەوێک لێی پرسییم باران چۆنە بارێ، ئێژن لە بەحرەوە ئاو هەڵەمژێ. خۆم لێ کرد بە پسپۆڕ و باسی بارانبارینم بۆ کرد. بۆ نمونەش دەوریەکەم بەسەر هەڵمی کەتریدا گرت و ئاوی لێ چۆڕا و گوتم ئاوە. هەی گووە قەور با و گەو کەسا مەی وتووە ئەمە قسەی کافرانە، سا من لە مەلام ژنەفتگا لە قورحانایەژێ مەلایکەتێکی وەقای مێشولا وە قامچی هەورەکان پێشخۆیەدا وەک گاگەل ئەیان باتە سەر بەحر هێندە ئاوە خۆنەوە تا ورگیانە ماسێ ئەیان هێرێتۆ وە قامچی لیانەدا کە بوارن. تۆ نازانی هەورە تریشقە چیە؟ قامچی مەلایکە مێشولەکەیە. بەڵێ باوا بێ. شەوێک لە جەنگەی باسی خۆیدا گوتی ئەو ساڵە کە زاڵی زەڕ باوکی ڕۆستەم وەفاتی کرد و فاتیحامان بۆ خۆند. کەی
ئەم ساڵانە کە من لە خانەقیم بووم زال لە ماڵ سیمرغ لە جەوڵ قافەژیا خەوەریان هاورد کە عەمری خوای بەجێ هێناوە ئێمەش لە مزگەوت تا ئازیەتباریماندانا و فاتحامان بۆ خۆن من بارەکە ڕۆژێ لە حەمام مام کەریم لفکەکەی خۆی داناوە و سابوونی لەسەر و چاوی داوە دەستی بردووە لەفکەکە هەڵگرێتەوە گونی کابرایەکی عارەبیەوە بەردەست هاتووە کە داهاتۆتەوە خۆی پشووە کێشاویەتی عەرەب لە زیقەی داوە ئای گونم مام کەریم کە عارەبی نازانێ لە کەتڕنی گەماڵ باوک لفکەی خۆمە و پێت نادەم توند گرتوویە کابرا لە هۆش چووە و لە دەستیان دەرێناوە دەبێ ئەمەش بزانین کە کوردی شیعە بە سونی دەڵێن جاف سونیەکانیش بە شیعە دەڵێن لەک مام کەریم بە نەخۆشی بردبوویانە بیمارستانی دەوڵەتی سرمدا ها مامە چۆنی عەزیز گیان باشم بەڵام شەوانە مەلایکەتان دەست دەگونم وەردەدەن بەغدایی بە جنۆکە دەڵێن مەلەک واتە مەلایکەت چیرۆکی وا خۆشی مام کەریم زۆرن باواز بێنین و باسی خۆم لە دوودەم وەستا کە دەیدی زۆربەی وەخت قڕ و قەب لە دوکان دانیشتوم و خەو دەمباتەوە ویستی وەختەکەم بەکار پڕکاتەوە لە ژووری تاریکدا بەردەستی پێدەکردم وردە وردە چاوم کرایەوە و چاپکردنی عەکس فێر بووم و زۆرم زەحمەت لەسەر هەڵگیر حقوقەکەمی کردە مانگێ 7 دینار و نیو شەوانەش لە دوکان لە خواردندا بەشدار بوو ئەو بەستە زمانە ژنەکەی تێری نەدەکرد لە دوکان بە جەرگی برژا و بەرکوڵێکی دەکرد تا بە بەشی ماڵ تێر بخوا ساڵێک پتر لای مامەوە لە دوکانیش نەبا کارەکانم بەڕێوە دەبرد ئەمینداری پوڵ و پارەشی بوو ڕۆژێ گوتی تۆ باش فێری کار بووی ئەمەوێ مەعاشەکەت بکەمە ڕۆژی 400 فلس وەستا سوێند و قورعانم وابێ تا لە لاتم چارەگە دینارێک زیاترم نەوێ دەسا دەبێ کار لە لایەکی تر پەیداکەی من پێم شەرمە دەستت ببڕم ڕۆژی جومعە کار زۆرە و نابێ عەکاسیدا بخرێ وەستاکەم وەگەرمەنیان یەکشەممە دایدەخست گوتم بۆەوە هەموو ڕۆژ دوکان هەبێ من شەممە بەتاڵ دەبم یەکشەممە من دوکان دەکەمەوە هەوڵ شەممە وچانمدا تا لای سەعات 11 گەڕام و سوڕامەوە وەڕاز بوو هاتمەوە دوکان هێشتا لەو بەری خەیابان بووم ئارتین ناوێکی یەرمەنی کاش نامان بوو بەغار لە دوکانەوە هات مەچوە دوکان خەتەرە بڕۆ فڵان قاوەخانە تا من دێم لە قاوەخانە بۆی باس کردم کە سەعات 9 بەیانی 3 ئەفسەری ئەمن و 6 پۆلیس ڕژاونە دوکان کوا عەزیز قادری شاگردت دەمێکە لە لام نەماوە دوکانیان پشکنیوە و زۆریان هەڕەشە لە وەستا کردووە قەولیان لێ ساندووە ئەگەر زانی لەکوێی خەبەریان بداتێ ئەرێوە بۆچی لە تۆ دەگەڕان ئارتین بەدبەختی و نەزانی خۆم ڕۆژێک جگەرەی لوکسی ملوکیم بەراوەژوو داگیرساند عەکسی تاجەکەم سووتاند ئای ماڵی وێرانم بەخوام نیش چەند جارێک ئەو خەتایام کردووە خوا شکر پیان نەزانیوە باوکم ئاگاد لە خۆ بێ لەو دەمەدا ئارتین شڵەژا و چاوی بە مۆلەق وەستا هەستە بڕۆ دەتگەمێ ها چ بوو ئەو ئەفسەرانەی لە نزیکمانەوە لە قاوەخانە بوون ئەوان بوون لە تۆ دەگەڕان دیار بوو بە ڕوخسار نامناسن لەم بەینەدا کە لە بەغدا مەعاشم چارەگە دینار بوو وەتاغێکم لە نزیک دوکان لە ماڵە مەسیحیەک بەکرێگرت و بە تەنیا لێی دەژیام و بەش بە حاڵی خۆم تەواو ساز بوو زەبیحی کە لە ناسریەوە هاتەوە و چووە سولەیمانی ماوەیەک لە سیتەک لە ماڵی شێخ مابۆوە و دوایە ببووە هاوکاری هەمزە عەبدوڵڵا ڕەئیسی حیزبی پارتی و لە سولەیمانی دامەزرا بوو جارێک هاتە بەغدا و گوتی دەمەوێت چاپخانەیەک پێکەوە نێم لولە و مولە و مەنگەنەم لێک داوە هێندێک وردە ئەمراز و حروف ماوە با بیکڕین نیازم وایە نیشتیمانی کۆمەڵا زیندوو کەمەوە نەخشەیەکمان کێشا چۆن پێمان نەزان و پێشمان بفرۆشن چوینە چاپخانەی نەجاح کە زۆری کتێبی کوردی لە چاپکرا بوو سەلام مامۆستا پیرەمێرد زۆر سەلامی دەگەیاندی چەند شتێکی ڕاست پاردووە کە بۆی بنێری و ئێمە پارەکەت دەدەینێ دەی خۆ حاجی تەوفیق ساغ و بەدەماغا لە سایەی سەری تۆوە وردە ئەمرازمان کڕی و گوتی بەیانی وەرن 8 کیلۆ حرف حازرە کیلۆی بە 800 فلس لیستەی فرۆشراوەکانی گرت و گوتی ئیمزایکەن ئێمەش کەرکەر بۆ شوێنەونی دوو ئیمزای شیعانەمان کردووە جەعفەر موسا حوسێن عەلی سبەی چوینەوە کابرا گوتی خەڵکی سولەیمانی زۆربەیان عومەر و عوسمان و کەمالن ئەو ناوانەیە ئێوەم زۆر پێخۆش بوو بەڵام بەداخەوە حروفم نەماوە بتاندەمێ زانیمان چ غەڵەتێکمان کردووە چوینە چاپخانەی تر گوتیان مەمنوعە
بەڵام کیلۆی بە دینار و 200 فلس پێتان دەفرۆشی. زەبیحی لە سولەیمانی دەگەڵ هەمزە عەبدوڵڵا کێشەیان لێ پەیدا ببوو. زەبیحی گوتبووی: تۆ شەوانە 2 بوتڵ ئارەق، چێشت و مەزەی شاهانە و مانگی 70 دینار لەو ڕەش و ڕوتانە وەردەگری، چۆن وا دەبێ؟ لە داخان چوو بووە حیزبی تەحەڕڕ و ببووە شیوعی. ژمارەیەک نیشتیمانی چاپ کرد و تێری تاریفی شیوعی و غەیبەتی کاربەدەستانی پارتی کرد بوو. شێعرێکی منیشی کە نازانم کامە بوو تێدا بڵاو کردبووەوە: پارتی گلەیان لێ کردم. ئەوەت بۆ کردووە، من ئاگام لێ نەبووە و زۆریش تووڕەم. نامەیەکی پڕ لە گلەیم لە زەبیحی نووسی کە بۆچی بێپرسی من شێعرم چاپ دەکەی. لە ئێستاوە دەنگت لێ دەگۆڕم. شەوێک یەکێک لە دووکان بە گوێمی داسرکاند زەبیحی لە فڵان باخچە لەسەر نیمکەتی چەقاو کروشمەی کردووە. هەموو گلە و گازنم لەبیر چوو، غارمدا زەبیحیم دیتەوە، لێم مۆڕ بۆوە و ڕووی لێ وەرگێڕام. کاکە وەختی تووڕەیی نییە، هەستە با بڕۆین. چووینەوە ماڵەکەم، دەی کاکە بۆم گێڕەوە. دەگەڵ حیزبی کۆمۆنیست بووم، لە سولەیمانیەوە هاتمە کەرکووک، بەنیهێنی دەژیام و خەریکی نووسینی خۆم بووم، ئەوانەی دەمناسین گیران و سەرگەردان مامەوە، هاتوومە بەغدا. سەرمان پێکەوە نایەوە، ڕۆژێک لە کار چوومەوە ماڵ، کابرایەکی ملباریکی سەرچکۆلەی چڵکنی پوتەکە دەگەڵ زەبیحی دانیشت بوو. کاکە تۆ چی؟ دەمێک بوو لە مامۆستا زەبیحی بێخەبەر بووین، وا ئەمانەوێ ئیتیسالی پێ بکەینەوە، وەزعی مادیمان باش نییە، ئەگەر باشتر ببێ مانگێ 2 دیناری یارمەتی دەدەین. وەخت بوو لە داخام بدڕێم. آخر ناڵێن ئەم مامۆستایە بەچی دەژی؟ ئەگەر وەزعی مادیتان خوا نەکا باشتر بوو کێ هەرجێ خەوی شەو بەبێ نان مانگێ بە 2 دینار دەدا. دەیخوا لێتان بە زیاد نەکا، ئەوە من کارێکم هەیە دەتوانین هەردووکمان پێی بژین، بۆ کاری ئەویش خوا کەریمە. کابرام تووڕە کرد، ڕۆیشت، بەڵام ڕەفیق چالاک گوتەنی شیوعی وەک قیر و زەفدوان هەر پێتەوە نووسان، تازە بە ئامان و زامان بەرد نادەن. هاتوچۆی زەبیحیان هەردەکرد، وەزعی مادیش هەر چاک نەبوو. بەهۆی وەستامەوە کارێک بۆ زەبیحی پەیدا بوو، کۆپیە عەکسی بە ماشین بۆ ئەرمەنیەک دەگرت و مانگی 6 دیناریان دەدایە. زۆری نەبرد، سەر و کەلەی قزڵجیش پەیدا بوو، 3 تفەنگداری ئەلەکسەندر دووما گەینەوە 1.